وەرەزان سلااوتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەی نوێی بەرنامەی فانی خەڵک لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسێکی ئابووری دیکە. لاڵقەیەم جاری بەرنامەکەمانە گفتوگۆکەی سەبارەت بە هاوتاکردنی موچەی بنەڕەتی فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا. بێگومان ئەم هاوتاکردنا لە کاتێکایە کە نزیکی 10 ساڵە لە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە. لەم هاوتاکردنەدا هیچ سوودمەندێکی ئەوتۆ لە هەرێمی کوردستان نییە بەو پێی کە سوودمەندانی ئەم یاسایە پلەکانی 9-10-8 کە بەڕێژێکی زۆر کەم لە هەرێمی کوردستاندا ماوە. بۆ لەم کاتەدا کراوە ڕێگا چارەسەرەکان چییە؟ چۆن بتوانین هەنگاوێک بنین لەم ڕۆوەکە چارەسەری ئەو کەسانە بکەین ئەو کێشانە بکەین کە ژمارەیەک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیادمەندن. بۆ ئەم بابەتە میوانداری دوو کەسایەتی و دوو شارەزام کردووە ئەوانش بەڕێزان داراستەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بواری دارایی. بەردەوەی بچمە لای ئەو دوو میوانم واڵێکمان هەیە کە کۆمەڵک زانیاری تێدا ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو باس لە زانیارەکانی ناو واڵەکەکەین کە پەیوەستە بە دقی یاسای هاوتاکردنی موچەی بنەڕەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە با سەرتا بچینە لای واڵەکەمان و هەندێک زانیاری ببین و دێینەوە بۆ گفتوگۆکردن. طبعاً هاوتاکردنی موچەی بنەڕەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە بە پلە یەکەم قازانج ئەکا سوودمەندە بریتیە لە 3 پلە پلەدا پلە 9 پلە 8 ئێستا باسیەکەم پلەدا موچەی بنەڕەتیەکەی ئەوەی کە یەکەم جار بە پلەدا تاعین دەبێت بریتە لە 140,000 بەڵام بەرزەبێتەوە بۆ 170,000 و پلە 9 185,000 بەڵام دواتە بەرزەبێتەوە بۆ 210,000 دینار و سلایدی دوای ئەومان ئەگەر ئازیێت نەبێ پلە 8 لە 240,000ەوە بەرز دەبێتەوە بۆ 260,000 دینار کە ئەمەش بەرزبوونەوەیەکە بەڵام پلە حوت وەکو خۆی ئەمێنێتەوە لە 296,000 بۆ 296,000 هیچ گۆڕانکارێک لەوەدا ڕوونادات. دواتر دەگەڕێمەوە لای تاوکردنی سلایدەکانی ترمان ئەچمە لای میوانی یەکەمم کاک دارە سەکانیانی. کاک دارە ئەمەوێت لە بەڕێستان بپرسم بۆچی لەم کاتەدا ئەم یاسایە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە کاتێکە لە 2015ەوە ئەم یاسایە لە بەغدایە جێبەجێ ئەکرێەوە لە واقعی عێراقیە بڵاو کراوەتەوە. حەز دەکەم سەبارەت بە سەرەتاکانی ئەم یاسایە و جێبەجێکردنی لە کوردستانە قسەمان بۆ بکەیت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان. دیارە هەمومان ئەزانین کۆمەڵێک گرفت و ئاریشە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵە هەبوون و بۆ هۆیەشەوە ئەتوانین بڵین لە ڕابردووە فەرمانبەرانی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم بوون لەم ناڕێکی پەیوەندیانی نێوان هەردوو لادا. دوای چەندین جار سەردان و گفتوگۆ و دانیشتن تۆ ئەگەر بتەوێت کێشەکان چارەسەر کە ئێبێ بێ پۆلێنی ئەو حاڵەتانە بکەی بزانی خەلەکان لەکوێدایە. هەمومان نەزانین نێچێت لە گرفتە سەرچیەکان بریتی بوو لە یاسای خانەنشینی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرا و لە عێراقا کار بە یاسای ژمارە 2014 ئەکرا کە بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ناوزە دەکرێ. دیارە لە دوایەمین کۆبوونەوەی شاندی نێوان هەردوو لادا هەمومان ئەزانین لە هەرێمی کوردستانە 33 ساڵە ئەزمونێکی حکومڕانی هەیە و شێوازی ئیداری و پلەبەندی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ حکوومەتی عێراقا. تۆ کاتێک ئەگەر ئەمە ڕێک ئەخەیتەوانێ و لەگەڵ بودجەی عێراق شایستەدارایەکانی فەرمانبەران دابی نەکرێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بڕیاری دادگای فیدراڵیشمان هەیە لە 23 یانزەی 2022 کە هەرێمی کوردستان پابەند دەکا بەوەی کە ئەبێ کار بە یاسای خانەنشینی یەکگرتوو بکە و یاساکەی ساڵی 2006 هەرێمی ڕەت کردەوە یان کارکردنی پێ ئەو یاسایی هەڵوەشاندەوە. لەبەرەوە تۆ بێ سیستەمی ئیداریەکە یا پلەبەندی فەرمانبەران لە حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی حکوومەتی عێراقی فیدراڵ لێ بکەی و ئەمە پێویستی بەم هەنگاوە کرد کە ئێستا نراوە. خۆشبەختانە خانەنشینان تقریبان ئەکەوێتە سەر سکەی خۆی و بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە خانەنشینان
ئەتوانین بڵێن سوود ئەبینن بۆ چووکە لە ڕابردووە کەمترین موچەی خانەنشینی لە هەرێمی کوردستانە 200,000 دینار بەڵام لە عێراق نزیکەی 600,000 دینارە 500,000 دینارە. بۆ فەرمانبەرانیش ئێستا ئەبێ ڕێک بکرێتەوە ئەو پلەبەندی و قۆناغی خشتەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد بۆ پلەکانی خوارەوە ئەتوانین بڵێن ڕێژەیەشی کەم سودمەندە بن. ئەویش بەشێکی ئەتوانین بڵین بۆ ئەم فەرمانبەرانە لە هەرێمی کوردستانە کە من لەبەرەوەی ماوەی نزیکەی 10 ساڵێکە لە هەرێمی کوردستانە بە شێوازی فەرمی دامەزراندن نییە. ئەگەر چی هەردوو لایانی دەسەڵاتدار بە شێوازی جۆرا و جۆر کە وەک ئەیبینین بەردەوام ئەتوانین بڵین دامەزراندنیان هەبووە، بەڵام دیارە بۆ مەبەستی خۆیان زیاتر بۆ بەرژەوەندی لایانی سیاسی و حیزبی بەکار هاتووە، بەڵام وەکو سیستەمێکی ئیداری بۆ پڕکردنەوەی کەلێنەکانی دامودەستگاکانی حکوومەت و ئەو گرفتەی لە میلاکاتە دروستە بێ بەداخەوە ئامانجەکە بەو شێوەیە بۆ پلانێکی تۆکمەی نەبووە لە هەندێک پلەشا وەکو خۆیەتی. بەڵێ ئەم بڕیارە لە ڕاستیدا زەرمەندتیایە فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە دوو ڕۆ لەو ڕۆیەوەی کە موچەکانی پلە خوارەوە 1970 زۆر بەکەمی ماوە، هەندێک فەرمانبەریشمان هەیە کە بە علاوە گەشتوەتە پلە سێ یا پلە دوو، ئێستا موچەکەی کەمەکە. لە لایەکی تریشەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەم 10 ساڵی ڕابردووە تەرفیعیان نەکردووە کە بە حەقی خۆیان پلەکان ببڕن وەکو مافێکی پیشەی خۆیان پلەکان ببڕن، بەڵام ئێستا ئەم یاسایە ئاینگرێتەوە. پرسیارەکەی من ئەوەیە چی بکەین؟ ئایا چ چارەسەرێک هەیە، چ ڕێگا چارێکە سەرەکەیە جەناب دۆکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران و ئاگادار لە کۆمەڵی مەسائلی تەشریعی لە عێراقا، چ ڕێگە چارەسەرێکەیە بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە فەرمانبەری ئێمە لەم زیانە بە دوور بێ و هەمان بەو شێوە مستەفید بێکە فەرمانبەرێکی عێراقی مستەفید بووە؟ دیارە سیستەمی موچە لە عێراقا سیستەمێکە کە شێوازێکە ئەبێ سەرجەم دامودەستگاکانی دەوڵەت پێوە پابند بن و ئێستا ئەو سیستەمە لە هەرێمی کوردستانیشا پیادە ئەکرێ. ئەو بەشەی کە ئێمە ناوی ئەنین زەرەر یان زیانیان پێگا فەرمانبەرانی هەرێمی کوردستان، پێم وایە لە ڕابردووە کە ئەم زیانیان پێگەشتووە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان توێژێک نەماوە و چینێک نەماوە، کەسێک نەماوە کە زیان نەکات لەسەر لەدەست سیاسەت حاڵەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەداخەوە کووتمان ساڵانێکی زۆرە پلە بەرزکردنەوەی وەستاندووە، دامەزراندنی وەستاندووە و موچەیەکی زۆری فەرمانبەران بە هەموو چین و توێژەکانەوە لای حکوومەتە دەستی بەسەرا گیراوە هەر ساڵی بە ناوێکەوە کە ئەمە ئەتوانین بڵین سیستەمێک بوو بەداخەوە لە تاک بە تاکی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا کە کەمترین ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە شایستە داراییەکان بۆ فەرمانبەرەکانی خۆی دابین کا بەڵام نەیتوانی. سەبارەت بەم بابەتە ئێمە هەمووشی بە زیان سەیری نەکەین. ئێستا کە خانەنشینی هاوتا ئەکرێتەوە لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵەوە کار بە یاساکەی حکوومەتی عێراقی ئەکرێت، ڕاستە لەوانەیە ئێستا موچەخۆری هەرێمی کوردستان لەم مانگانەیە کە لە کاتی خزمەتایە کەمێک زیان بکە یا موچەکەی کەم بکە، بەڵام دوایی کە خانەنشین ئەبێ بەو سیستەمەیە بەو یاسانوێی عێراق پێم وایە سوودی زیاترە لەوەی کە بە یاسا کۆنەکەی هەرێمی کوردستان کار بکرایە. لەبەرەوە ئەتوانین بڵین لە ئێستاە لە قۆناغێکە لەوانەیە زیان بکە، بەڵام لە داهاتووە بە دڵنیاییەوە جۆرە لە جۆرەکان لە بابەتی خانەنشینە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمویان سوودمەند دەبن وەکو تەواوی فەرمانبەرانی عێراق. بۆیە ئێمە ڕاستە ئەگەر بە مەقتەعی سەیری بکەین ئەو قسەیە زۆر تەواوە لە ویزگەیەکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیانەکەن و لە ڕابردوو شازیانی گەورەیان بەرکەوتووە، ئەوش بەهۆی با بڵین کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە پلە بەرزکردنەوەی وەستان کە دامەزراندنی وەستان کە زۆر شتی بەداخل زۆر امتیازاتی فەرمانبەران بەداخەوە وەستان. بەڵام ئێستا ئەبێ بکەوێتەوە چۆن لەی سەر ڕێڕەوەکەی خۆی و لەگەڵ خشتەی پێدانی موچەی فەرمانبەرانی عێراق یەک خشتە بێ بۆ چونکە تۆ پلەی خانەنشینیەکەشت وەکو ئەوانی لێدێ ناکرێت دوو سیستەم یا دوو نیزامی جیاواز بێ. لەبەرەوە ئەتوانین بڵین بەڵام گرنگەوەی ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە عێراق هەندێک امتیازاتی تر هەیە بۆ فەرمانبەران، ئایا هەرێمی کوردستان ئامادەیە لەمە دو امتیازاتانە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دەستەبەر بکە؟ خۆی گرنگەکە لێرەدایە چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە کە کار ئاسانی بکە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا هەست جۆرێک
گرنتی بکەن کە جارێکی تر موچەکانیان بەردمی مەترسی ناکەوێتەوە، جارێکی تر تووشی لێبڕین و پاشەکەوت و دەست بە سەراگرتنی موچەکانیان ناکەون. پێم وایە ئەوە گرنگترە لەوەی کە خۆشببختانە ئێستا هەم بەهۆی یاسای بودجەی عێراقەوە، هەم بەهۆی بڕیاری دادگای فیدراالیەوە، هەم بەهۆی مادەیەکی دەستورەوە ئەتوانین بڵێن جۆرێک لە گرنگی بۆ شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست ئەبێ. ئەم پرسە لە دەستی هەرێمی کوردستانە بووایە من دڵنیاتانەکەمەوە وەکو چۆن لە ڕابردووە زەرەریان کرد لە داهاتووشا زەرەری گەورەتریان دەکرد. خۆشببختانە چۆن ساڵی 2024 باشتر بوو لە 2023 کە سێ موچیان دەستی بەسەراگیرا، بەڵام لە 24 بە حکمی بڕیاری دادگای فیدراالیەوە موچەیەک بووە قوربانی کە ئەویش لە نێوان هەردوو حکوومەتا بە تایبەتی کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە. خۆشببختانە گەشتبینین بەوەی کە ساڵی 2025 باشترە بێ لە 2024 و جۆرێک لە جۆرەکان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەرگرتووە. ئەچمەلای جەنابەت کاک ڕێبوار ئەکرێ لێت بپرسم لەسەرەوەی کە جێبەجێکردنی ئەم یاسا هەڵبەشانە لەگەڵ بەغدا لە کاتێکە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی جیاوازە، لانی کەم لە ڕووی شایستەکانی فەرمانبەرانەوە، شایستە داراییەکانی لە بەرزکردنەوە لە کۆمەڵێک شایستەی دارایی ترکە لی سندراوێتەوە. تا چەند ئەم یەکخستانە ئەتوانێت بە قانزاجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەواو بێ. پێم خۆشە هەزمکردنی تۆ لەو بارەوە بزانم. سڵاوتان لێ بێم، کاتتان باش. دیارە سەبارەت بە بڕیارەکەی ئەمە بێت تەبعاەن بڕیارە بە پشت بەستن بە بڕیاری حکوومەتی عێراقی فیدراڵ لە ساڵی 2015 لە بڕیاری ڕقم 400 ئەم بڕیارە دراوە کە ئیشی ئەوەیە کە هەڵسەنگاندن و ڕێخستنی بۆ موچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق کردووە. دیارە لە دوای ئەم دانوستانەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا و کێشەی شایستە داراییەکانی ڕێککەوتون لەسەرەوە بە هەمان یاسای خدمەی مەدەنی ئەوەی کە لە عێراق جێبەجێ ئەکرێت لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکرێت. خۆی ئەساسی ئەم یاسایە استنادی کردووە لەسەر یاسای خدمەی مەدەنی ساڵی 1960 کە لە ساڵی 2023 شادیسان تعدیلێکی تری کراوە. هەدەف لەم یاسایە کە لە عێراقا دەرچوو ئەوەیە کە سیستەمێکی یەکگرتو شامل لە تەواوی عێراقا جێبەجێ بکرێت کە لە ڕووی کاردێڕۆ بێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە یەکسانی و دادپەروەری لە نێوان سەرجەم فەرمانبەرانە بهێنرێتە دی و لە ڕووی کاردێڕیەوە کار ئاسانی زیاتر بکرێت بۆ دام و دەستگاکان لە حاڵەتی گواستنەوەی ڕاژەی فەرمانبەرێک لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتێکی تر و هەروە بابەتی ڕێخستنەوەی تەرفیع و عەلاوە و هەموو ئەو بابەتانەی تر کە پێویستی بە ڕێکخستنی ئیداری هەیە. فەلەم چوارچێوەیەشە دیارە بە هەمان یاسایان بەباشدانیوە کە لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە هەردوو لە ڕوئیایکی وازحیان هەبێت کە لە عیلاقاتی مستەقبەلی نێوانیانە چارەسەریەکان و هەماهەنگیەکان بە چ شێوەیەکە چن. تەمان ئەم یەخستنی سیستەمە ئیجابیاتی زۆرتری ئەبێ لەبەرەوەی کە وەکو وتم لێکتێکی گەیشتن لە نێوان هەردوو لایە دروستە بێت ئەوەی کە سیستەمێکی موچەی موحەد و یەک یاسای خدمەی مەدەنی لە هەموو عێراقا جێبەجێ بکرێ و مەسلەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران یعنی هاوتای عێراق بکرێت لە دوایە مەسلەی خانەنشینی هاوتای عێراق بکرێ. بەڵام ئەوەی کە ئەبینی ئەمە وەکو جەنابیشت باسی کرد و ئوستازداراش باسی کرد کە لە 10 ساڵی ڕابردووە ئێمە لە ڕاستیە کۆمەڵێک کێشە و مەشاکلی داراییمان هەبووە لەگەڵ بەغدا و کۆمەڵێک کێشەمان هەبووە کە من پێم وایە کە چارەسەرکردنیەکان گەیشتوتە ئەم قۆناغێکی خراپ نییە، قۆناغێکی باشە و ئەکرێ ئێمە زیاتر گەشتبین بین لەم قۆناغەیە لەبەرەوەی تۆ سوڕانی عێلاقاتەکە بۆ ماوەی 10 ساڵ لەگەڵ حکوومەتی فیدراڵە و دووبارە گەڕانەوە دروستکردنەوەی ئەو پەیوەندیە و چارەسەرکردنی هەموو ئەو کێشانە شتێکی ئاسانیە تۆ بتوانانی لە خلالی چەند مانگێکە یاخود لە کەمتر لە ساڵێکە بتوانانی تەواوی کێشەکان چارەسەرکەی. بەڵام گەورەترین کێشە لێرە بۆ فەرمانبەران ئەوەیە من ئەمێ ئەوە بڵێم کە بەهۆی بەسەبەبی ڕاوەستانی لە بەرزکردنەوەی فەرمانبەران لە 10 ساڵی ڕابردووە بۆتە هۆی ئەوەی کە زیاتر لە دوو تەرفیعی فەرمانبەران بفەوتێ. ئەمەش تەرفیعیش عادەتەن کە فەرمانبەرێک حەسەب جێگەکەی، حەسەب پێگەکەی، حەسەب ساڵی تەعیینبوونەکەی، حەسەب لە وەزیفەکەی تەرفیعەکەی تەئسیری لەیەکە. بەڵام ئەو ئەرقامانێکە منیشم لەسەر کردووە ئەوە پشتڕاستەکەنەوە کە فەرمانبەرێک لە تەرفیعەکە بەلایانی کەمەوە 100 بۆ 150,000 دینار زیاد دەکات. ئەگەر ئێمە بلێکی دێنەوە بم 11 ساڵە ئەمە ئۆڵڕەدی هەر فەرمانبەرێک نزیکی
13 بۆ 26 میلیۆن دینار زەرری کردووە لە چی لە وەڕاوەستانی پلە بەرزکردنەوە. لە حاڵەتی ئێستاشە بە گوێرەی ئەو ڕێکەوتنانەی کە کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵە پلە بەرزکردنەوە وەکو خۆی ئەمێنێتەوە، یعنی دەوامی نابێت لە بەرزکردنەوە هەروکۆی کە پێشتر هەبووە بێ. سەرڕای ئەوەش هاتوون دیسان مەسلەی علاوەی فەرمانبەرانیان ڕاگرتووە، یعنی ئەو لیستی موشەی کە بۆ ئەم ساڵ بۆ مانگی یەک بۆ مانگی یەک بۆ بەغدانێراوە لە ڕاستیە ئەبێتە بنچینە بۆ مانگەکانی تریات، واتە نابێت لەو بڕێی کە بۆ موچەی فەرمانبەران دیاری کراوە لە مانگەکانی داهاتووشە دیاری بکرێت. ڕاگرتنی علاوەیە پەیوەستە بە پەسەندکردنی خشتەکانی بودجە لە پەرلەمانی عێراقا و لەگەڵ پەسەندکردنیە بێگومان دەرگای علاوە و دەرگای مخەسەساتەکانی تریش ئەکرێتەوە کە وەکو گەلێک بەخشین و شایستەی دارایی تر جوزئی کە ئادرێ بە فەرمانبەر و کاکدارا دەتوانێت هاوکاری بکە لەوەیە ئەگەر هەڵەبم و لە دوای پەسەندکردن ئەو مافانە ئەگەڕێتەوە. بۆ نمونە من وەکو فەرمانبەرێک علاوەکەم لە مانگی یەکە دواتر لە مانگی 5 ئەو خشتانە پەسەند دەکرێت ئەو علاوەیە نافۆتێت. بڵێ فەرموو. ئەو تا ئێستا من پێم وایە کە ڕوایەکی وازح بۆ ئەم بابەتە نیە کاگومێت، چونکە مەسلەی پلە بەرزکردنەوە و علاوە ئەوانە ئەگەر لەیەکی بدەینەوە لە ڕاستیە پێویستی بە پارەیەکی ترە، بودجەیەکی ترە، ینی پەسەندکردنی خشتەکانیش ئەبێت حەسەب ئەو خەرجیانە ڕێک بخرێتەوە کە لە ئێستا هەیە. خۆ یەکێکیش لە هەدەفەکانی یەکسانکردنی کۆی گشتی موچەی فەرمانبەران لە عێراقا ئەوەیە کە کار ئاسانی بۆ وەزارەتی دارایی بکرێت لە مەسلەی ئامادەکردنی خشتە و جەداولی بودجەیە کە ئەنێرێ بۆ پەرلەمان بۆ پەسەندکردنی. بۆی وەزارەتی دارایش ڕوئیەکی وازیح هەبێت لە تەواوی عێراقا و لە هەرێمی کوردستانە چەند موچە و فەرمانبەری هەیە، چەند فەرمانبەری هەیە و چەند پێویستی بە تەمویلی دارایی هەیە بۆ ئەم موچانە. یەکێک لە هەدەفەکانیشی ئەوەیە و بابەتێکی تریش لەسەر مەسەلەی ئەم یاسایە ئەوەیە کە گۆڕانکاری لە بەگوێرەی شەهادە گۆڕانکاری لە موچە بنەڕەتیەکانە ئەنجام درراوە بە شێوەیە کە ماجستێر و دکتۆرا بێتە ئێستیسنا هیچ قرارێک نانگرێتەوە موچە بنەڕەتەکانە هەتا بە ئیستیحقاقی خۆیان هەتاوەکو پلە یەک بەردەوامە بن. بەڵام ببینی دیبلۆم لە هەرێمی کوردستانە لە پلە یەک بووە کە موچە بنەڕەتەکەی هەتاوەکو 1,480,000 ڕۆیشتووە. ئێستا بە گوێرەی ئەم یاسایە ئەبێت هەتا پلە 2 بڕەوە، هەتا پلە یەک دێتە دواوە و موچەکەی هەتاوەکو 1,110,000 بنەڕەتیەکەی ڕۆ. بە هەمان شێوە بۆ شەشی سەرەتایی موچەکەی تقریبان لە 1,110,000 دێتە خوارەوە بۆ 700,000 ئیلا ئاخری کەمە بێتەوە تاوەکو موچەی سەرەتایی لە 609,000 ئەوانە کە بڕوانامەن لە ئەساسەوەی کە بڕوانامەی سەرەتایی دەبێتە 589,000 بە هەمان شێوە 589,000. بەڵێ پێم خۆشە لەسەر ئەو پرسا لەگەڵم بەردەوام بی، یعنی بۆ نمونە ئەگەر باشتر بۆم ڕوونکەیتەوە بۆ بینەران بزانین چ گۆڕانکاریەک لەو مافایە ڕووی داوە. من باوەکو هاوڵاتیەک هەر کەسێکی ئاسایی دەرچووی پەیمانگایەکەم، ینی دیبلۆممە یا دەرچووی بەکالدرێسم وەکو هاوڵاتێک و فەرمانبەرێک چ گۆڕانکاریەک لە حەقی من ڕوەیە سەبارەت بە گەشتن بە موچەیەکی دیاریکرا و موچەی بنەڕەتیم پێشتر تا چەند ئەڕۆ بەپی یاسا کۆنەکە و بەپی ئەم یاسا نوێیە کە لە بەغدا کاری پێکرێ و هەرێمیش پێی هاوتاکرێ تا چەند ئەڕوات. کاگومە تەمان ئەمە بابەتێکی گرنگە لەبەرەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە موچەی فەرمانبەرانەوە هەیە. لە یاساکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگەرێکێک شەهادەی دیبلۆمی هەبووە بە شێوەیەکی اعتیادی بە گوێرەی استیحقاقاتی خۆی هەتاوەکو پلە یەک ئەڕۆیشت کە پلە یەک ئاستی ئەعلای موچە بنەڕەتیەکەی گەیشتە 1,480,000 دیناری عێراقی. بەڵام بە گوێرەی یاساکەی بەغداد لەمە دوابۆی نییە بچێتە پلە یەک، هەتاوەکو پلە 2 ئەڕوا لەوێ بنەڕەتیەکەی ڕائەوەستێ. پلە 2 بەراورد بە پلە یەک تقریبا 339,000 دیناری فەرقە، واتە موچە بنەڕەتیەکەی لە 1,480,000 دا ئەبەزێت بۆ 1,110,000 دینار. ئەوەیشی کە شەهادەکەی خواترە بۆ منە شەهادەی شەشی ئامادەیی هەیە و بەوە تەعین بۆ تەرفیعات و علاوەی بۆ کراوە. لە هەرێمی کوردستانە پێشتر موچەکەی هەتاوەکو 1,140,000 ئەڕۆیشت، بەڵام لە هەتاوەکو پلە 2 بەردەوامە بوو. بەڵام لە یاساکەی عێراقا ئەمە لە پلە 2 ئەبێتە پلە 3 و موچە بنەڕەتیەکەی لە ڕاستیە بێتە 700,000 دینار، واتە لە 700,000 دینار موچە بنەڕەتیەکەی ستۆپەکە هەرچەند خزمەتی زیاتریشی هەبێت زیاد ناکا کە ئەمەش فەرقەکەی نزیکەی 400,000 دینارە.
و دواتریش ئەوانەی کە بڕوانامەی ئامادەیان هەیە موجە بنەڕەتەکان لە حکوومەتی هەرێم هەتاوەکو پلەسێ ئەڕۆیشتن لە پلەسێش ماکسیمەم موچەکەیان تاکو 928,000 ڕۆی بەڵام لە بەگوێرەی یاساکەی عێراق لە پلەسێەوە ئەچنە پلە چوار ئەمانیش لە پلە چواریش موچەکەیان هەتاوەکو 589,000 ڕوا بە هەمان شێوەش ئەوانەی کە شەهادەی سێی ناوەندیان شەشی سەرەتاوی سێی ناوەندیانە موچە بنەڕەتیەکان لە 700,000ەوە بێتە 589,000 ئەوانەشی کە بێ بڕوانامن ئەوش لە 690,000 بێتە 589,000 بە شێوەیەکی گشتی ئەمە باوای لێکی نەدەینەوە کە کاریگەری لە سەرجەم موچەخۆرانەکە نەخێر ئەوانەی کە ئەم شەهادانیان ئەم فیانە ئەیانگرێتەوە و بنەڕەتیەکان گەیشتووەتە ئەو دەرەجانە لە ڕاستیە تەرازوعیان پێکرێ و حەسب ئەو شەهادەیە کە هیانە لە دیبلۆم بەرەو خوارەوە هەتاوەکو بێ بڕوانامە یەک مرتبەی تەرفیعات ئەبەزێنرێن و موچە بنەڕەتەکان کەمەکاتەوە کەمکردنەوەی موچەی بنەڕەتیش بە شێوەیەکی گشتی تاسیرەکە لەسەر چی تاسیرەکە لەسەر کۆی گشتی دەرەماڵەکەی بنەتیجە بێتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆری فەرمانبەران ئەگەر لە ئێستاشە بە تایبەتی ئەوانەی دیبلۆم و خوارد دیبلۆمیان هەیە کە لە ئێستاشە ئەگەر کاریگەری لەسەریان دروست نەکە لە تەرفیعات و لە پلەبەرزکردنەوەکانی داهاتوە بێتە هۆی ئەوەی کە بە شێوەیەکی ڕێژەی موچەکەیان کەم بکات. بەڵێ زۆر سپاس کاک دارا ئەگەڕێمەوە لای بەڕێستان ئاماژەتان با خاڵێکی گرنگ کرد لە قسەکانتانە ئەویش ئەو بوو کە ئەو گۆڕانکاریە ئەو هاوتاکردنا کۆمەڵێک ماف و امتیازی تر بە فەرمانبەر ئەبەخشێت کە لە بەغدا هەیە و لە هەرێمی کوردستان نییە یعنی ئەمە بۆ من زانیاریکی نوێیە ئایا جگە لەو مافانێک کە هەرێمی کوردستان لە فەرمانبەرانی زەوت کردووە بە تایبەتی پلەبەرزکردنەوە ئایا هیچ مافێکی دیکە هەیە کە فەرمانبەر لە بەغدا هەیبێ و ئێمە لە هەرێمی کوردستان نەمان بێ یان ئەگەری ئەوە هەبێ لە سای ئەم هاوتاکردنەوە بۆ هەرێمی کوردستان فەرمانبەران بگەڕێتەوە مافا داراییانە دیارە بەپێی ئەوەی کە کار بەو یاسای ئەکرێت لە حکوومەتی فیدراڵی کاری پێکرێ و پێویستە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش هەموو ئەمتیازاتانە بیانگرێتەوانێت کە فەرمانبەرانی حکوومەتی عێراقی فیدراڵ ئەیانگرێتەوانێ هەمومان ئەزانین لە عێراقا کۆمەڵێک هاوکاری هەیە بۆ فەرمانبەران بۆ نمونە چۆن ئێمە لە پێشووە لە هەرێمی کوردستان بۆ نمونە سولفە ئەدرا بە فەرمانبەران بۆ هەندێک حاڵەتی پێویست ئێستا لە عێراقا ڕاکێشانی پارە لە بانکەکان بۆ نەکابرا ئەوێ خانوویەک دروست بکە ئەمە بۆ فەرمانبەرێک لەو لاوە بۆ نمونە بۆ خانە نشینێک کۆمەڵی امتیازاتی تر هەیە بۆ نمونە ئێستا لە عێراقا ئەو بەڕێزانێکی خانە نشینن کاتێکیانەوە سەفەرێکی دەرەوەی وڵات بکەن بۆ نمونە داشکاندن لە کرێی فڕۆکەکەیانە لە سای 25 داشکاندنیان بۆ هەیە لە بواری خزمەتگوزاری تەندروستیەکانە نەشتەرگەریەکان و پێداویستی کەتی تەندروستی هاوکاری باشیان ئەکرێ لەبەرەوە هیوادارین لە داهاتووە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش پێویستەوە مافی خۆشیانە کە هەمان امتیازات بیانگرێتەوانێ من پێم وایە گەورەترین امتیازاتیش بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هاوتاکردنی موچەکانیان وەکووتم ئێستا ئەگەر بە مەقتەعی سەیری بکەین لەوانەیە هەندێک لە پلەکان زەرەر بکەن یا زیانیان پێ بگا بەڵام ئەم فەرمانبەرە بەڕێزە بەیانی کە خانەنشین ئەبێەوە چەند ساڵێکی تر کە خزمەتەکەی تەواوە بێەوە خانەنشین ئەبێ کاتێک کار بە یاساکەی عێراقەکرێ سیرەکەی موچەی خانەنشینەکەی زیاترە لەو موچەیە کە لە هەرێمی کوردستانە پێی خانەنشین ئەبوو لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەمانە جۆرێک دەستکەوتن و خاڵێکی تریش پێم وایە لەمەیە کە خاڵێکی ئیجابیە بۆ ئەم هاوتاکردنە ئەوەیە هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغایە بەردەوام گفتوگۆیانە کرد و لیژنەکان دانیشتنیانە کرد سیرتەکرد خاڵی جیاوازیان زۆرە لێک تێگەیشتنەکان قورس بوون ئەستەم بوون نەئەگەیشتنە یەک بەڵام ئێستا کاتێک کە بە یەک سیستەمی ئیداری لە هەرێمی کوردستان و لە عێراقا پیادە ئەکرێ لە سەرجەمدا و دەستگاکانی حکوومەتدا سیرەکەی جۆرێک لە تێگەیشتنێکی بەهێز هەیە و لە یەکتر حاڵی بوونێکی زیاتر هەیە و ڕێکەوتنەکان بەهێزە بن و ئیدامەی زیاتریان پێ ئەدرێەوە جۆرێک لە جۆرەکان ئەو بیانوەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەبوو بۆ نمونە تۆ ئەم والیدانە لە هەرێمی کوردستان دەوامەکەن و لە عێراق خانە نشێنن بۆ نمونە پلەبەندی و خۆناغی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جیاوازە لە عێراق کە لە کاتێکە ئەبێ سیستەمێکی هاوتاکراو بێ
ئەم لەم ڕوانگانەوە سیرەکەین ئەتوانین بڵین گرفتێک چارەسەرە بێ بۆ هاو فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەو دڵە ڕاوکەی لە ڕابردووە هەیان بوو سەبارەت بەوەی ئایا موچە دەیە موچە نایە وە کە لە کاتێکا مافێکی ئاسایی و یاسایی خۆیانە کە ناکرێ بەڕاستی پێدانی موچە مانگانە بکرێ بە هەواڵی بەپەلە و بەمژدە بۆ فەرمانبەران کە لە کاتێکا ئەمە تۆ فەرمانبەر دەوامی کردووە تۆ پێویستە لەسەرت بەڕاستی موچەکەی لە کاتی خۆیان پێ بدەیت لەبەرەوە ئەتوانین بڵێن کێشەیەک کە هەبوو لە نێوان هەردوولادا بەمە تا ئەندازەیەکی باش لێکتێگەیشتنێکی باشەیە ڕێکەوتنەکان لە جارەکانی ڕابردوو بەهێزترن و پاڵپشتی یاساییشی هەیە کە ئەوە لە هەمووی مهمترە پاڵپشتێکی یاسایی هەیە ئەمە نهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من بە یاسایە کردومە دژە لەگەڵ یاسایەکە لە حکوومەتی عێراقی فدراڵە کاری پێکرێت لەبەرەوە بۆ بەیانی موچەخۆری هەرێمی کوردستان پێشنیارێک هەیە لە هەرێمی کوردستانەوە لە ژۆر لایەنەوە ئەم پێشنیارە دەگرێت ئەویش ئەوەیە بەر لە ناردنی ناوەکان بۆ بەغدا هەرێمی کوردستان ئەو تەرفیعی کە فەوتاوە بەرزی بکاتەوە بەبێ ئەوەی پارەی فعلی بدا بە فەرمانبەرەکانی لەبەرەوەی پارەی نییە بەڵام کە تەرفیعی کردو دوو پلا پلێک چۆتە پێشەوە دوو پلە چۆتە پێشەوە ئەم تەرفیعە بە شێوە پراکتیکەکە جێبەجێ بکرێ بەڵام پارەکە بە فەرمانبەران و ئەم تەرفیعە لە دوای ئەم گۆڕانکاریە موچەی ناوی فەرمانبەران و پلەکانیان بنێرێ بۆ بەغدا ئایا کارێکی لەم شێوەیە لە ڕووی یاساییەوە لە بەغدا قابلی قبولکردن ئەگەر هەرێمی کوردستان بیکات ئەتوانین بڵێن مادام گرفتێک هەیە ئەبێ چارەسەریش هەبێ تاوانی موچەخۆرێکی هەرێمی کوردستان چییە کە ساڵانە خزمەتی هەیە بەڵام بەوەی ستەمێک کە لێی کراوە لە بەرزکردنەوەی بۆ ئەنجام نەدراوە ئێستا هاوڕێکەی یان هاوکارەکەی لە حکوومەتی عێراقیە کە بەقەدەر ئەو خزمەتی هەیە ساڵانی خزمەتی هەیە و خاوەنی هەمان بڕوانامەیە سیرەکەی موچەکەی بنەڕەتیەکەی زیاترە لەبەر ئەوە ئەمە من پێم وایە حلێکی باشە بۆ ئەگەر چی لە ڕابردووە زیانی بەرکەوتووە بەڵام لای کەمی قەرەبوویەکی بۆ کرێتەوە کە لە داهاتووە زیانەکە بەردەوام نەبێ یا زوڵمەکە بستەمەکە بەردەوام نەبێ ئەگەر چی من پێم وایە ئەمە پێویستی بە لێکتێگەیشتنی زیاتر هەیە ئایا حکوومەتی عێراقی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو لیژنە فەنیی کە دانیشتون لە وەزارەتی دارایی و تەنانەت نوێنەری زۆرێک لە فەرمانگە ئەتیحادیەکانی تیا بۆ نمونە سەرۆکی دەستەی خانەنشینی عێراقی تیا بوو ئایا ئەمان لەسەر ئەم بڕگانە ڕێکەوتون وەکۆی بەڕێز ئاماژەی پێیەکەن کە لەوێ بەرز بکرێتەوە بەڵام لەمە و دوای عێراق مامەڵی لەگەڵا بکە ئەم گرفتەکە لەمەدایە و یاساکان جوانن بەڕاستی دەقەکان جوانن بەڵام وەگەڵێن عیبرەت لە جێبەجێکردنیان هەیە کاتێک یاسا نەبێ کاتێک یاساشە بێ بەڵام پابەن نەبی پێوەیە ئەوە گرفتی گەورەمان بۆ دروستەکە لەبەرەوە ئەتوانین بڵێن قۆناغێکی باش بڕاوە و زۆرە لە گرفتەکان چارەسەر بووە و ئەبێ هەرێمی کوردستان و ئێمە ژۆک و نوێنەرانی کورد لە عێراق ئەوەی پێمانەکرێ هەوڵی جدی بدەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە ئیتر لە ڕووی وەکو پەرلەمانتار هەم لە ڕووی تەشریعیەوە هەم لە ڕووی ڕقابیەوە وەکو لایەنەکانی جێبەجێکردن وەکو وەزیرەکان و پلە تایبەتیەکان کە لە عێراق هەن هەوڵەکانمان بخێنە گەڕکە ئێمە پاڵپشتێکی دەستوریمانەیە لە مادەی 14 دەستوری عێراقیە کە هەڵێ هەموو هاوڵاتیانی عێراق متەساوین لە حقوق و لە ئیمتیازاتە بڵێن ناکرێت زوڵمێک لە هاوڵاتیەکی سلەیمانی هەولێر دووهەک بکرێەوە ئەبێ هەمان مافی هاوڵاتیەکی بەسرا و مووسڵ و بەغدای هەبێ لەبەرەوە ئەکرێ من پێم وایە چارەسەرەکەش بەرئاسان ئەڕوا بۆ چونکە ئەگەر جاران دەکێشە هەبوو بێ لە نێوان هەردوو لای ئێستا کێشەکە کەم بێتەوە بۆ 4 و بۆ 5 پۆلینیانەکەی چارەسەرەکان بە قۆناغ پێم وایە باشتر دەبن بەڵێ زۆر سوپاس کاکدارا کاک هەرێم ئەمەوێت بێمەلای بەڕێستان پێشتر باسی ئەو گۆڕانکاریانت کرد کە لە مافی لە بەرزکردنەوەی دووفی لە کۆمەلگای بڕوانامەی دیبلۆم و بەکارۆسودا ئەمەوێت لەسەر ماستەر و دکتۆراش پرسیارێت لێ بکەم خاوەن بڕوانەوە باڵەکان لەم پرۆسی هاوتاکردنەیە موچەی بنەڕەتیان چی لێ دێەوە تا چ سەقفێک ئەتوانن موچەی بنەڕەتیان بەرز ببێتەوە لەم بارەوە هیچ گۆڕانکاریەک هەیە کاگومێت ئەوەی کە لە چوارچێوەی بڕیارەکە دەرچووە ماجستێر و دکتۆرا بە هیچ شێوەیەک هیچ بڕیارێک نانگرێتەوە بە شێوەیەکی احتیادی هەتاوەکو ئەگەنە پلە یەک و سەرجەم مەرتەبە ئیداریەکانی خۆیان ئەبڕنەوە تا ئەگەنە ئەو حەدەی کە خانەنشینە بن لە بەرزکردنەوە بەردەوامە بن بە پێچەوانەی ئەوانەی کە شەهادەی دیبلۆم و بەکالۆریۆس و بخوارەوەیان هەیە بەڵێ پێشتر لە ناو سیستەمی کارگەڕی
و فەرمانبەری لە هەرێمی کوردستان و لە بەغاشدا هەبوو ئەویش شتێک بوو پیان دەوت پلەی تایبەت ئەو پلەی کە وەزیر و مدیر عام و کۆمەڵێک پلە بوون لە عێراقدا بە پلەی تایبەتدادەنرا ئایا ئەم پلە تایبەتە لەم چوارچێوەی یاسایە چۆن مامەڵی لەگەڵ ئەم مەسەلەیە ئەکرێت؟ لە ڕاستیە باس لە چوارچەوەی یاساکەیە باز لە پلە تایبەتەکانیش کراوە کە نەچێک لەو بابەتانەی کە هەیە وجودی هەیە و کاری لەسەر کراوە ئەوەیە کە موچەی پلە تایبەتەکانیش تا ڕادەیەکی زۆر لە چوارچەوەی ئەم یاسایە ڕێک بخرێتەوە. دیارە پلە تایبەتەکانیش پلەی مدیر عام و وەزیر و ئیلا ئاخری ئەگرێتەوە. ئەمانە بە شێوەیەکی ئەتیادی لەسەر منهەجە ئیداریەکەی ئەوەی کە پێشتریش لە هەرێمی کوردستان هەبووە لەوێش بە هەمان شێوەیە و ئیسtisنایەک و گۆڕانکاریی بەو شێوەیە ڕوون نییە لە ڕاستیە کە فەرق و جیاوازەشی گەورە دروست بکە لە پلە تایبەتەکانە. ئەوەی کە ئەیگرێتەوە زیاترەکو لە پێشتریشە باسم کرد جیاوازیەکە تەنها لە دیبلۆمەوە بۆ خوارەوەی ئەوانەی کە مەرتەبەی تایبەتیانە ئەوانەی کە ماجستێر دکتۆرانەیە تا ڕادەیەکی زۆر بە شێوەیەکی گشتی یاساکە نانگرێتەوە ئەو ئەبنە ئیسtisنا بە شێوەیەکی عام. بەڵێ زۆر سپاس. من دەچمە لای ڤیدۆڵەکەمان کە کۆمەڵێک زانیاری تریتیا تا کۆتایی ڤیدۆڵەکە ئەڕۆین و دواتیش ئەگەڕێمەوە بۆ درێژەدانی بە گفتوگۆکانمان. ئەگەر هاوڕێیانمان هاوکاریمان بکەن هەرچی بەپێی ئەم یاسانوەیە یا ئەم هاوتانوێە بۆ زانیاری بینەرانی ئێمە هەرچی پلە شەشە وەکو خۆی ئەمێنێتەوە یەکەم خانەی پلە شەش بریتە لە 362 ئەبێت بە 363 وەکو خۆی دەمێنێتەوە. پێنجەم 429 بە هەمان شێوە 429 ئەمێنێتەوە. بەڵێ پلەی چوار لە 509 هەر 509 وەکو خۆیەتی بەڵام پلە سێ کەم ئەکا لە 621ەوە دا ئەبەزێ بۆ 600 یعنی لە فئەی پلە سێوە کەمەکە 3-2-1 کەمەکە. با زانیاریەکانی دوای ئەمە ببینین. پلە دوو ئەبینین لە 758ەوە یێتە خوارەوە بۆ 723 و پلەیەک لە 948ەوە بۆ 910 کەمەکە یعنی 38,000 لە پلەیەکە کەمەکە لە موچەی بنەڕەتی. ئەمە بە شێوەیەکی گشتێجا مشکلی کوردستان ئەوەیە کە پلە دوو پلەیەک و ئەمانەی زۆرە بەڵام پلەکانی خوارەوە کە زیادەکە ئەو پلانەی کەم بووە بحکومەوەی کە ساڵانێکی زۆرەوە دامەزراندن نەماوە. ئەچمەوە لای میوانەکانمان کاکدارە لە بەڕێستانە پرسم لە بودجەی 2025دا ئەمەلی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەیە؟ دیارە ئێمە بودجە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین بودجەی ساڵی 2023 و 24 و 25 دەنگی لەسەر دراوە لە ڕابردووە ئەو سێ ساڵە. ئەمەی کە لە ساڵی 2025 ئەم هەموارە کرایەوانێ ئەم هەموارە تایبەت بوو بە بڕگەیەک لە مادەی 12 بڕگەی جیم کە ئەویش کێشەیەکە بوو لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا کە کێشەی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە کە لە ڕابردووە باز لە $6 کراوە بۆ بەرمیلێنەوت ئەم شەشە بەرز کراوە بۆ $16 کە ئەویش خۆشبەختانە دوێنێ واژوو کرا لەلایەن سەرۆکۆماری عێراقەوە و باز لەواکرێت لە ئایندەیەکی زۆر نزیکا ڕێکارەکان دەست پێ بکەن کە ئەمە ئەتوانین بڵین لای کەمی جۆرێک لە زەمانەت و گرنتی دروستەکە بۆ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بۆ چکە ئەو دەنگەی کە لە عێراقا هەبوو ئەیانگول لە هەرێمی کوردستانە نەوتیش نافرۆشن یان نەوتی خۆیان نەفرۆشن و بە قاچاق و موچە دابین ناکەنە بێ ئێمە لێرەوە لە نوتی بەسراوە موچەی هەرێمی کوردستان دابین بکەین لای کەمی ئێستا ئاڵێن هەرێمی کوردستان پابەند دەبێت بۆی ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بفرۆشرێ لە ڕێگای ڕێکخراوی سۆمۆ. ئەم هەمواری بودجەکە تەنها بۆ ئەوە بوو. ئەو بابەتەی کە پەیوەندی بە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانەوە هەیە خۆ لە ساڵانی ڕابردووشە بودجەکە دەنگی لەسەر دراوە بەڵام ئەمە ڕێکارێکە ئوسلوبێکی متەبعە لە ڕووی ئیداریەوە کە سەرموچە هەیە کە پلە بەرزکردنەوە هەیە. بەڵام ئێستا بۆ زانیاریتان لە عێراقیش پلە بەرزکردنەوە وەستاوە ئێستا حالیەن لەبەر ئەوەی ئایا لە داهاتوو نزیکا ئەکرێتەوە ڕێگا ئەدرێەوە پێویستی بە ڕێکارەکانەوە لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە. بەڵام من پێم وانییە مەسلەی بودجە کاتێک تەرخانەوە گرفتێ دروستکا بۆ ئەم بابەتە ئەگەر حکوومەت
خۆی ئەبێ پلانی ئەوەی هەبێ ئایا ساڵانە ئەوەنەی ئەوێ بۆ سەر موچە ساڵانە ئەوەنەی ئەوێ بۆ پلە بەرزکردنەوە چونکە هەمومان ئەزانین ڕاستە بودجە بڕی پارەی تەرخان کراو بۆ وەزارەتەکان دیاری ئەکا بەڵام دوجار ئەو مەجالەشی تایە چونکە هەمومان ئەزانین گۆڕانکاری بەردەوام لە لیستی موچە هەیە تۆ بتێوە یان نەتێوە بەردەوام لە دایکبوونی نوێ هەیە بەردەوام گواستنەوە هەیە بەردەوام جۆرە لە جۆرەکان هەندێک حاڵەتی ڕێکاری ئیداری لە سەرجەم وەزارەتەکانە هەیە لەبەرەوە ناتوانانی تۆ لەبەر ئەوەی لە بودجە تەرخان نەکراوە هەناردەکردنەوەی نەوت تێرێمی کوردستان کە داهاتێکی ئیزافی بە پێی قسەی ئەمڕۆی وەزیری نەوت دکتۆر حەیان عەبدولغەنی 300,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەنارداکرێن ئەم 300,000 بەرمیلە ئەبێ بە داهات لە ڕێگەی سۆمەوە فرۆشەوە ئەچێتە ناو خەزیێنەی عێراقەوە ئەمە یارمەتی دەرنامێ بۆ ئەوەی کە دەستی بەغاکراوەتر بکە بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە ئەتوانین بڵین لە دوو فاکتەری بەهێزی تیا بەدیەکرێ کە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان جۆرە لە جۆرەکان بەرامبەر بەغا لە گفتوگە و لە دانیشتەکانە خاڵێکی بەهێزی هەیە ئەڵێوەتە نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەوەنە ئەفرۆشرێ و ئەوە داهاتەکەیەتی و لە ڕێگای ڕسۆمەوەیە بۆ حکوومەتی عێراقیش بەتایبەتی بۆ لایەنە تەنفیزیەکان کە بریتین لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و لایەنە جێبەجێکارەکان بەرامبەر بە ناوەندە هەم شاریعەکەی عێراق هەم ناوەندی پەرلەمانی و نوێنەرانی عێراق قسەیەکیان هەیە کە ئاڵێن ئەوە نەوتی هەرێمی کوردستان ئێستا بە پێ ڕێکەوتنێک کە ئێوە لە پەرلەمان دەنگتان لەسەرداوە و تێپەڕیەوە بۆ بە یاسا من پێم وایە یەکێکە بێت لەو هۆکارانەی کە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئاسانترەکە واگەر ئەوە نەبووە لەوانەیە گرفتەکان زیاتر بوونایە و ئاڵۆستریش بوونایە. بەڵێ زۆر سپاس کاک هەرێم دێمە لای بەڕێستان پێشتر باسم لە پێشنیارێکت کە لە زۆر ناوەندەوە تاوتوێکرێ ئەوی شەوەیە کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ بەڵام پارەکان بۆ سەرف نەکرێ و دوای ئەو پلە بەرزکردنەوەیە بنێرێت بۆ بەغدا ئایا ئەمە لە ڕووی واقعیەوە پێشنیارێکی ممکنە بەڕێی جەنابەت وەکو شارەزایەکی دارایی کاک گومێت طبعاً ئەمە لە ڕووی ئیداریەوە شتێکی واردە و شتێکی ممکنە و شتێکی احتیادیشە ئەکرێت ئەگەر ئێمە چاومان لە چارەسەرکردنی کێشەکان بێت لە مستەقبەلە ئەوە شوکوێکێک لەو کێشانەی کە لە ڕابردووە لەگەڵ بەغدا هەمان بووە بیبینە بەغدا و چارەسەری بکەن مادام ئێستا حکوومەتی عێراقی فیدراڵ کێشەی موچەی ینی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەنێرێت و مادام بە یاسایەکی موحەدی عێراقی هەموو عێراق کە پابندە پێوەی ئەم پرۆسەیە جێبەجێکرێت هەدەفەی یاساکەش ئەوەیە کە فەرق و جیاوازی لە نێوان مافی فەرمانبەرانە نەکرێت فەرمانبەرێکی هەرێمی کوردستانیشە بێوەکو فەرمانبەرێکی حکوومەتی فیدراڵ تەعاملی لەگەڵا کرێت لەو ڕووەوە ئەگەر نیەتەکە باش بێ ئەگەر لە تێگەیشتەکان باش بن هیچ مەجال و هیچ بیانویەک بۆ حکوومەتی عێراقی نییە بۆ ئەوەی کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ئەنجام نەیە بەڵام بۆ حکوومەت ئێرەم لەم قۆناغایەوە باشترە کە داوا لە سەرجەم دام دەستگاکانی خۆی بکات کە پیاچوونەوەیەک بۆ بابەتا بکەن و کاک ئومێد لە ساڵی ڕابردووشە لەسەر جەم فەرمانگانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەموو دایرەیەکە لێژنەیەک پێکێنا کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ئەنجام بدرێت و ئەنجام درراوە بەڵام لەبەرەوەی کە ساڵێکی بەسەر ئەنجام دراوە و نەنێراوە بۆ هیچ جیهەتێکی فەرمی بەڵام تەنها حازر کراوە وەکو خۆ ئامادەکردنێک بۆ لێکتێگەیشتنەکانی داهاتوو بۆ ئەوەی بخرێتە ڕوو چارەسەر بکرێت بەڵام ئەبینین ئەم دیسان ئەمەش ساڵێکی بەسەرا تێپەڕ بووە ئێستا دیسان مەسەڵەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران گۆڕانکاری بەسەر هاتووە ئەبێت دیسان ئەم لێژنانە لە هەموو دائیرە و جیهاتەکانە ڕاست پێردێنەوە بۆ ئەوەی کە دیسان پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە لە 2014 ڕاوەستاوە تاوەکو ئێستا تەرفیعات ڕاوەستاوە دیسان دووبارە بکرێتەوە ئەمە قۆناغێکی باشە و خۆ ئامادەکردنێکی باشە بۆ ئەوەی کە سبەینە برێتە سەر مێزی گفتوگۆ و ئەگەر لە ڕووی قانونیشەوە ئێمە باسی بکەین و ئەوەی ئەو قانونەی کە داڕێژراوە کە حکوومەتی بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی پێ هاوتا کردووە هیچ بیانوێک بۆ حکوومەتی عێراقی ناگەڕێتەوە هەتا بە ئەگەر بودجەی زیاتری بێ هەتا بە ئەگەر پارەی زیاتری بێکە بە دڵنیاییەوە لەو ڕێژەی کە ئێستا نزیکی 11 تریلیۆن 11.5 تریلیۆن موچەی فەرمانبەرانی هەرێمە لە ساڵەکە بە شێوەیەکی احتیادی پێویستە جێبەجێ بکرێ و فەرمانبەر حەقی خۆیەتی کە ئەم فەرق و جیاوازە نهێنڕێ ئەسبابەکەی هەر شتێک بۆ لە مستەقبەلا کێشەکانی هەرێم و بەغدا بووە کێشەی قەیرانی دارایی هەرێم بووە لێک تێنەگەیشتن بۆ لەگەڵ بەغدا بەڵام مادەم ئێمە ڕێک کەوتین و کۆک بووین لەسەرەوەی کە یاسایەک لەسەر جەم عێراقا جێبەجێ بکرێت پێویستی بەوە هەیە کە
فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش هاوتای عێراق بکەین لە ڕووی هەموو مافو امتیازاتێکەوە. بەڵام ئەمانە کاک من پێم وایە لە کۆتاییە ئەمە تەنها قانون و ڕێکارێکی یاساییە کە حکوومەتی عێراق وەزارەتی دارایی ئەیگرێتە بەر و ڕۆتیناتی ئیداریە و کۆتایی پێ. گرنگترین بەشی ئەم بابەتە لێرە ئەوەیە کە ئایا ئەو ڕێکردنە ئەساسی کە لەسەری کراوە مەسلەی ڕادستکردنی نەوت لە ڕێگەی سۆمۆ، مەسلەی ڕادستکردنی داهاتی ناوخۆ کە بە جۆرە یاسای ئیداری مالی ساڵی 2019 ڕێک خراوە، ئەمانە مەسلەی تەوتینی موچەکە هیچێکە لەو بابەتانە من دڵنیام لە دوای تەثبیتبوونی ئەم یاسایی و لە دوای ناردنی طبعاً ئەم لیستانە و جێگیرکردنی حقوقی فەرمانبەر بە جۆرە ئەو یاسایەکی تر لەو بابەتانەیە کە ئەکرێتەوە مەسلەی تەوتینکردنە ئایا دووبارە ئەم کێشانە سەر هەڵنادەنەوە لە مابینی حکوومەتی بەغدایە چونکە تاوەکو ئێستا هیچ بەڵێ کاکەرێم ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو دەبێت. پێم خۆشە بەر لە تەوابوون جۆم لە دو پەیامی جەنابەت بێ شتێک بەلاتەوە گرنگ بێ بڵێیت و من لەم نەپرسی بێتی فەرموو. کاکمێت من ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەوەیە کە ئەم لێک تێگەیشتانە تا قۆناغێکی باش هاتووە و پێویستە ئەمە دانوستانی شەکە لەگەڵ بەغدا کرێ، ینی کە دانوستان لەگەڵ بەغدا کرێ ئەم هەندێک لە حەقی خۆی خۆشە بێ بەغداش هەندێک لە حەقی خۆی خۆشە بێگەنە حلێکی وەسەط کە لە پێناو ماف و موچە و امتیازاتی خەڵکی هەرێمی کوردستانە بێ. فگرنگە بەم بابە نیشتیمانیە سەری ئەم بابەتە بکرێ و هەدەفەکان هەمووی بە خزمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیان بشکێتەوە و چیتر کێشەی مەسلەی موچە و ڕادستکردنی داهات و شایستە داراییەکانی هەرێم یعنی بە خەڵکی هەرێمی کوردستان قوربانیان پێ نەدرێ و پێویستە هەردوو لا سازش بکەن و ڕوئیایەکی نوێ و دەرگایەکی نوێ لە عێلاقاتەکان زۆر سپاس کاکەرێم. کاک دارا بفەرموو ئەگەر دوا پەیامی خۆت قسەیەک بەلاتەوە گرنگ بێت سەرنجێک بیڵەی بفەرموو. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە بکات لەبەرەوە ساڵانێکی زۆرە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە قەیرانە ژیان بەسەربن و زوڵ مستەمێکی زۆریان لێکراوە و حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتەکان و یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی و ڕادستکردنی داهات و پرۆسەی تەوتیم بێ بۆ ئەوی بیانوویەک بەدەست حکوومەتی عێراقی فیدراڵەوە نەمێنێت تا جارێکی تر دەست بۆ قوت و بژێوی و ژیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببرێت. هیوادارین کۆتایی بەو قەیران و گرفت و کێشە و ئاریشانە بێ کە بەرۆکی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرتووە. بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێتان لێبوو بەرنامەی جوانی خەڵک بوو بە میوانداری هەردوو میوانی بەڕێزم هەرێم ڕێبوار شارەزای بواری دارایی و دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر سپاسیان دەکەم کە میوانداری بەرنامەکەمیان قبول کرد. سپاس بۆ ئەوەی بەڕێز کاتان بەخشی و تا ئێستا بینەری بەرنامەکە بوون بە ئومێدی ئەوەی مای سوود بوو بێ و ڕێزم بۆ هەموو لایەک.